جبت خمبان كباب على معلوي دي كبد مهبا ولا سربان مرة لە دووەمین شەوی فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان کە لە شاری ڕانیە بەڕێوە دەچێت لەلایەن بەشێک لە گروپە بەشداربووەکانەوە چەندین چالاکی هونەری جۆرا و جۆری سەرنجڕاکێش پێشکەش کران. بەشێکی زۆری چالاکیەکانی فیستیڤاڵەکەش ڕنگدانەوەی قارەمانێتی و نەبەردیەکانی پێشمەرگە بوو. هاوکات کۆمەڵی کەلتور و فەرهەنگی نەتەوە جیاجیەکانی لەخۆگرت بوو. نەریتێکی ساڵانەی سنتەرە ئەم فیستیڤاڵە لەم ساڵدا هەوڵماندا کوالیتی چالاکیەکە فراوانتر بکەین، ئاستی کللتورە جیاوازەکان فراوان بکەین، هەر بۆیە کۆمەڵک پرۆگرامی هەمەجۆری لەخۆگرتووە فیستیڤاڵەکە کە بریتی بووە لە دوو شەو کە هەموو تیپەکان نمایشی کللتوری خۆیان بە جلوبەرجی ڕەسەن دەکەن. لەم شەودا 8 تیپ گروپی و کللتوری خۆی نمایش دەکا، هەروەها سمپزیۆمێک کە تابلۆی 7 وڵات و دیالۆگێکی کللتوری لە نێو کللتورەکان ئەنجام درراوە بۆی ڕاستپاردەیەکی هاوبەشی تێدا بخوێندرێتەوە. ئامانجی ئێمە ئەوەیە لەم قەیرانە داراییەدا لەو هەلومەرجە دژوارەدا لەم چەق بەستویە سیاسەدا شتێکی هوەری نیشان بدەین کە ببێتە بەشێک لە ئارامی بۆ خەڵک و بڵێین گەنجانی ئەم وڵاتە خەونی گەورەیان هەیە بۆ ئایندەی ئەم وڵاتە. من وەک ئەندامێک لە تیپی نەتەوایی هونەرە ملیەکانی هەولێر بەشداریم کردی لە فیستیڤاڵی کللتوری لە ڕانیا. زۆر پێخۆشحاڵین کە ئێمە وەک گەلانی تر بۆ گۆڕینەوەی کللتورە جیاوازەکان و ناساندنی کللتوری یەکتری زۆر پێخۆشحاڵین کە یەکەم ڕۆژ بەشداریمان کرد بە تابلۆیەک بە ناوی تابلۆی پێشمەرگا. ئەم ڕۆژ تابلۆیەکی ترمان ئامادە کردووە و زۆر پێخۆشحاڵین بە هیوای سەرکەوتن و بەردەوامی. فیستیڤاڵە کارێکی زۆر گرنگە لەو کاتە هەستیاری کە وڵاتەکەمان بە چەندی قەیرانی زۆر هەستیاردا تێدەپەڕێ. ئینشاڵڵا و قەیرانانەش دەڕەبنەوە و ئێمە ژۆک تیپی موزیکی ڕانیە بەشداریمان لە فیستیڤاڵە کردو هیوادارین بۆ بەرهەمانێکی پێشکەشی دەکەین خزمەتێکی گچکە بۆ فیستیڤاڵە بکەین. گروپی برایەتی کەرکووکە گروپەکان گوزارشتە لە سەرجەمنەتەوە جیاوازەکانی شارەکە یەکێک بوون لە بەشداربووە چالاکەکانی فیستیڤاڵەکە و لە هەردوو شەوی فیستیڤاڵەکەدا چالاکی جۆرا و جۆریان پێشکەش کرد. ئێمە وەکو تیپی ملی برایەتی کەرکووک خۆشبەختانە بۆ سێمین جار توانیمە بەشداری بکەین لە فیستیڤاڵی ئاڵگۆڵ کەلتوری ڕانیا. وەکو شاری کەرکووک وەک نەتەوەکانی کەرکووک بە 4 تابلۆی جۆرا و جۆر عەربی، کوردی، تورکمانی، سریانی بەشداریمان کردووە لەم فیستیڤاڵە. تابلۆکەمان دیارەوە گەێنێکە کەرکووک شیارێکی برایەتی و پێکەوە ژیانە و زۆر سپاسی سنتەری ڕایەڵەکەین بۆ بانگێشتکردنی ئەم فیستیڤاڵە. هیوادارین هەم جەماوەر و هەم شاری کەرکووک کارێ بکەین، دڵخۆشیان بکەین و خزمەتێک بچووکیان بکەین. فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان بۆ 4مین ساڵە لەلایەن سنتەری ڕایەڵ لە شاری ڕانیا ڕێک دەخرێت و لەم جارەشدا لە شارەکانی هەرێم و عێراق و دەرەوەی هەرێم 13 گروپ بەشداریان تێدا کردووە. لە دواشەوی فیستیڤاڵەکەشدا خەڵاتی ڕزلێنان بەخشرایە گروپە بەشداربووەکانی فیستیڤاڵەکە. ئادەماودەل کەناڵی ئاسمانی کەرکووک ڕانیا.